دو فکر فکر هم ناهیده ارمیش نزیرا رخراوی منیش گذار نوێنەر یەکێتی ژنانی کوردستان ئێمەتان بەخشی زۆر هۆکار هەیە کە ئێمە پێویستە دابنیشین یەک ببینین اینجا بەشێکە ئەوە بە کۆمە مەسە بەشی ڕاگەاندن هەیە سەرنووسەری گۆڤاری تەوار کە ژووربوونەوە هەتا وجدان بە مناڵەکە و بە کۆمەڵێشتی تایبەتی هەیە کە بله وقت گوته زانی نزه 6 ساله سر برز اجالان تجربه گلکی گران لباکوری کردستان تیمشاندن وقت دولت دستلاتر دولت ترکی گلکی تندی لسر گلمه باکور و لسر رخصتنامه HDP دمشینه حواله ما گرتنگه هدا هجماری خواه گیشتنه 10,000 توندی گل زور زحمتی لدربال سر گل مهنه سر رخصتنا مهنه همان دم ایرو زندان ازی سر گرتی مهنه سر حواله مهنه لهمبره و توندی دولت ترک تجریت على سر برز اجالان سر امرالیه حواله ما گرتنگه هدا کتنه ناف پیواجو کی چالکیه yani ed kese de nav çaleki greva berçibune de heman deme endam mene heman deme parlamenteri mene hevsero şaredariye mene reveberiye rexistine mene jiber ve ki ji majil başuri Kurdistan wek nunertiya HDP pevajo ki darxist برنامه ki da peşiya xal gori ve برنامه me hemi hizb siyasi hizb ve dere ziyaret kir serledan wan kir peşkiriye wan xast Viva Greda'yı rexistini jinan, çalekvani medeni, kesin revşenbir de nav bername xoda, bu gorivi bername, me ziyaret kir, meserledan xwa kir. Bu wan ra revşa Bakuri Kurdistanê, revşa çalekvani xwa zindana da par vekir, bu wan ra danişin qese kirin, peşkiri jwan xast, hevi xwa jwan kir, daxazi xwa jwan kir. ایروژی یکیتی جنان همهاتن باجار سلیمانیه مسرلدان وان کرد بوان راجی روشا زندانا روشا گرتیه خو روشا تجرید السربرز اجالان و حواله مای لدر با هدف سیاست مداره گود بن زور زخت دولت ترک دولت دستلاتاره ما بس وان کرد بشکری خواست حواله را گلکی سپاسی خو پیشکش دکن جبوی بشکری وان حوالانه سکنکی گلک خوش دیار کردن پشکری خو جمره دیار کردن جبر و یکی ام جردن سپاسی خو حواله را دیار دکن امرون نرانی هدف سردانی رکراوی کی تیجنانیان کرد براسی اما همیشه ها پشتی خباتی جنانی لهر پارچه کی کردستان به و زور پی من ناخوش او ظلم مستمعی که لجنان اکریت بتایبتی و لکرد اکریت باکوری کردستانه بوی اما و کر رکراو کمان پشگیری توای خومن دوپات اکینوا اما لگل خباتی جنی کردین لهر پارچه کی کردستان به اما دیجی همون عادت پروری و سیستمی کین که هر رژیم که ایکا برانبر اندامانی هر پارتی کی سیاسی دیجی سنوردار کردنی رای آزادی و ستمکارین لوانی که لپیناوی آزادی و لپیناوی نتوی کرده ایسا خزاو نتر زندانه و به هیوان بزرگترین کات کۆمەڵگای نێودەوڵەتی بێتە دەنگ و سنوورێک دابنێ بۆ ئەو بێدادی کە لە باکووری کوردستان ئەکرێ بەرامبەر ئەندامانی پارتە سیاسیە کوردەکان و بەرامبەر ئەندامانی پەرلەمانتاری کورد لە تورکیا و بەرامبەر ئەو نوێنەرانەی کورد کە ئیستا لە زیندانەکانی تورکیا بەڕاستی هەموو دەچێوسێنرێنەرەوە و ئەشکەنجە دەدرێن بۆیە ئێمە وەکو ژن وەکو ژنانی کوردستان وەکو یەکێتی ژنان پشتگیری خۆمان دووپاتەکەینەوە بۆ ئەو خەباتە مرۆڤایەتی کە هەمیشە بەردەوامە بەڵام شەرێتەوە بەشی یاسا ئاریزەرەکانی دانێ بۆ ژنە ئەچێ لەناوبەتان تەندروستی ژن پیاوەزی هەیە کە ئێمە پێویستە دابنیشین یەک ببینین لەسەر ئەو بنەمایە